سلااو ڕێز دووبارە هەواڵن هێژا هێویدارم هون هەمی ساغ و سەلامەت بن ji دەرد و بەڵایان دوور بن. ئیرۆکە ئەم دەخوازن لەسەر ناونیشانێکی گوتوبێژێکی بکەن ئەوژی شۆڕش و تراوما و سەختەکاری ئانجی چما گەلک جارنا جاش دەبن شۆڕژگێرێن پشتی شۆڕشێ یعنی شۆڕژگێرێن پۆست شۆڕشێ پۆست ڕێڤۆلوشن ئەم لێ دەنەرن گەلک جارنا جاش دەبن ئیدی شۆڕژگێرن دەمێ پێش گاڤکو شۆڕش لە هەر جیەکی سەر دەکەن ئەم گاڤکو بەحسا شۆڕشێ دەکەن ئەم پرانی بەحسا حرەکەتێن کو ژنوشکیوە ئەنجی حرەکەتێن چەکداری ئەنجی حرەکەتێن ڕادیکالی دەکەن گەلو دەوردا چ پرزگرێکێک هەیە کو تو لێ دنەری هەمی شۆڕش یعنی شۆڕشە ئۆکتۆبەر بنەرە شۆڕشێن یعنی حرەکەتی باشووری کوردستانی تو لێ بنەرە کۆمارە کوردستانی کو لێ بنەرە کو تو لێ دنەری ئەو هەمی عەشیرەت و چەکدارێن تاڵان چی یەنکو بەرێ جاشێ کازار و سەفەویان بوون ئەنجی جاشن شای ئیرانێ بوون ژنوشکی بە جارێک دەن تێن سەر دەسەڵاتداریە و دەردۆرێ کۆمارە کوردستانێدا لە بەهاباتێ تێن و دچن پشترا دەناوە کۆمەڵەیە ژێکاف یعنی ڕێخستنە یەکەمین یا کوردستانی و دیسا لەور ئاوا دەبێت لەورداژی جارە یەکەمین تو لێ دنەرێ سەرۆکە عەشیرەت و ماڵباتێن مەزن و کەسێن بەرژەوەندی خواست تێدا جێدەگرن. ئەف سەدەماوەی چییە؟ ئانجی سەدەماوەی چییە کو لە کوردستانە عراقیدا مەلێنەری وەقاسیک و بەحث دەهاتکردن بەریا 1991 دەگوتن ڕێیەکی پێشمەرگە vەگەڕێن ڤا جەحشانە بوێ بکەن پارچە پارچەوە وێ بکەن کاغەدێن تەوالی تێ و باوێژن چۆ پێ نزانم چ لێ مەلێنەری پشتی 1991 جاش هاتن سەر دەسەڵاتداریە و جاشنەها ئینسانن هەری دەستڕۆنە لە کوردستانی عراقی لە باشووری کوردستانی دەوردا ئەم بەحساوەیەکێ دەکەن کەسێن سامپاتیزانێ شۆڕشێ سامپاتیزانێ پارکێکی ئالیگرێن پارکێکی چما ڕوبەڕوویە تراومایەکی دەبن مەسەرەن 1975 گاڤاکو حرەکەتە ئەیلول ئەز نابێژم شۆڕش بێکو شۆڕش نەبوو حرەکەتە ئەیلول گاڤاکو تووشی شکستێ دەبێت کو هەنێک ژێرا دەبێژن نسکۆ هەنێک ژێرا دەبێژن ئاش بەتاڵ ئەز یەکانجی بەکارلاینی جوانە لێ دەبێژم شکست گاڤاکو ڕوبەڕوویە شکستێ دەبێت چما ئالیگرێن وێ حرەکەتێ ئالیگرێن وێ پارتیە ئیدی گەلک جوانە سەختەکاریە دەکەن هەنێک جوانە زەنگین دەبن ئەو پەرە دەبن بەخۆرە دچن ئەمریکا و دچن دەربە هەنێکجی دەناوە عراقیدا وێ پەرەیە دخۆن و زەنگین دەبن حتا تێبیرامن گاڤاکو ساڵ 1991 دەما سەر هەلدانێدا ئەس باوەڕم ڕۆژێک بوو هەولێر هاتبوو گرتن مەسعود بارزانی هات شەقڵاوە ئەژی وێ دەمێ لەوەربووم و پڕ نێزیوی بوو ینی مەسافەت ئەمە 1-2 مەتر هەبوون و نەبوون وێ دەمێ چەکژی دەستێ مندا بوو حتا ئەم ژعالیە جەبهەیە کوردستانی بەرەیە کوردستانی هاتبوون ئاگدارکردن و ئەمووی بپارێزن ئاسایی شەوی بپارێزن لۆ ماژی چەک دەستێ منداژی هەبوو ئەو هات تەنێ 4-5 کەس پێرا بوون یەک ژوانەژی فرانسۆ حەریری بوو ئێدنی هەمی بارزانی و ماڵباتن وێ بوون پێرابوون لەوردا یەک کەس هات پێشوازی لێ کرد ئەوژی کەسایەتێکی پڕپڕ مەزن بوو دەهات ناسکردن ماڵباتێکی پڕپڕ مەزن بوو و دەما حرەکەتە ئەیلول کو ژێرا دەبێژە شۆڕشە ئەیلول ئەو کەس بەرپرسیاری مالیە بوو کاک مەسعود بارزانی ژێڕاگۆت یا کاک فلان گاڤاکو تا ئەو پەرەبەر هەر چ نەبیات تا هەنێک پەرەی هورک و مورک ژمە ڕاهێشتمان تا هەمی قاسە بر دەمەکی درێژ دەرباز بوو من جارێکی ئەو کاک فلان بەخۆشی دیت من گوت ئیدی من سوحبەت پێرا کرد ئەو کاک فلان کەسێکی پڕمەزن بوو مرۆڤ نەکارێ نەدیکاری بوو مرۆڤ پڕ نزیک پێرا باخفێ لێژ بووی و بەرێ بوویەرێک چێ ببوو بەسەر مندا و دەوێت بوویەرێدا یعنی قەزایەک ببوو دەوێت قەزایەدا بە ئاوایەکی نەخواستی کەسێک ژماڵباتاوی ئیدی دەستێوی دە قەزایەدا هەبوو مەژی بە ئاوایەکی مێرخاسی لەوێ مێریکێ نەڕیو ینی مە نەگوت تو دەیندارێمەی و سەباتە ئەو قەزا هاتیە سەرێ من وساهاتی سەرێ موساهاتی سەر و قەز پەرە بدە من ئانجی و فلان تشتی بدەمە تشتێکی وسان نەکرد بوو لۆ ماژی ئیدی ئەو جامێر ئیدی ئەو جامێر ژماڵباتە خۆرا گوت بوو فێجا ئەو مێرێکی ئەس بەحساوی دەکەم یعنی من دکاری بوو بە ئاوایەکی تایبەت بەوێرا باخم سوحبەت بکەم و من پێرا سوحبەت کرد من گۆ مەسعود بارزانی ڕۆیەکی تشتێکی بسەر ژێرا گوت ئێو گۆما نەئەستەنێ
کربوو یەدنێژی کردبوون چماژی دنێ نابێژە گۆگاواکو شۆڕش خلاص بوو ئیدی نەتەنێ من ئەو پەرەبربوون گەلەکانجی ئەو پەرەبربوون ئیدی هەنەکان بر ئەمریکایە منجی بر عراقی ئیدی مەخوارد لێ دعینی حرەکە تێدا مرۆڤ لێت نەری بە سەدان کەسجی خۆش شەلالەیە گەلی عەلی بەگ ژێرا دەبێژن لە خۆ لە چیان خۆش تەحتان ئاڤیتن خۆ کوشت نەوسا لەوردا مرۆڤ دەکارێت چ ببینێ مرۆڤ دەکارێت شتێکی ببینی و کەسێن سامپاتیزانێ پارتیانن ئەنجی وڵات پارێزێ پارتیانن ئالیگرێ پارتیانن ئەو کەس بە ئاڤاییەکی جەلەبواری دکەون دوو پارتیان جەلەبواری چی ئەز ناخوازم حەقارەت تێ بکەم ژخوا ئەو بەخۆ حەقارەت تێ دیکەن گاواک و کەسێک ڕەخنەیەکی لە پارتیاوان بگرێ ئانجی بویەرێکی بینە سەر زمان و بە دلێوان نەبێ ئانجی تشتێکی بەریا پارتیاوان بینە سەر زمان ئەو نەبینن ئەو نەخوازن ببێژن تو بخوازی ببێژە وێ دەمێ حەقارەتی پڕپڕ مەزن لە مرۆڤان دەکەن یان حەقارەتی چۆ ژ مرۆڤ ڕادەبێژن کرد مثلا کرد باشە تو لێ بنەری کرد تایبەتمەندیە کرد چییە یعنی تایبەتمەندیە کرد و تایبەتمەندیە دیتنا پارتی و ئیدۆلۆژیان و حتا جڤاگژی حتا دینجی دەناودا ji بۆی مرۆڤان چ فەرقێوی هەیە بە تایبەتمەندیە مرۆڤان لە هەمبەری کرێ لە گۆڕی من فەرقێکی خۆ نینە یعنی کەرژی تو بارێکی لێبار دکەی ئەو بار نەیەکرەیە و کەر بەخۆ گەلک جار نزانی چ تێدایە مرۆڤژی مرۆڤێن دەردۆری هەر حرەکەتێکی وەک من گوت ئەز بەحسە حرەکەتێکی ناکەم ئەز بەحسە هەمی حرەکەتێن دینی ئیدۆلۆژی سیاسی جڤاکی دکەم مەسەلەن دەناوە جڤاکێکیدا جڤاک تایبەتمەندێکی خۆ هەیە چۆ خواردنێ دخوا بە دەستان خواردنێ دخوا بە چەتاڵی خواردنێ دخوا ئاژی بە کەفچی خواردنێ دخوا دڕونی خواردنێ دخوا ئاژی ڕادە بە خواردنێ دخوا گاواک و خواردنێ دخوا گەرەک چ بێژە يعني هناك دبيجن بسم الله الرحمن الرحيم وقافك وخلاص بون دبيجن خدي زيدا بكا هناك جيت شكي دنيا دبيجن اف جواك كسكي زاروككي پرورده دكا منا تو چوا كري كرتان دكاي و تو بارك اللي دخي وي باري يعني اف كلتور اف دين اف عادات وتقاليد لبشتوي سوار دكا نوسع يعني قافك لو ماجي سامباتيزاني حركتها حقارەتێ دکەن حقارەتێکی چاوە دەکەن دەبێژن کرد ئەو بەخۆ نزانێ کو بارێک و لەوی بارکردنا ji بۆی ئەو بار نزانی چ تێدا هەیە ئەو بەخۆژ ڕۆلاکەرێ دەبینێ نەها ئینسان کەنکی مرۆڤ کەنگی ژی کەربوونێ ڕزگار دەبە دەمەکی ژی کەربوونێ ڕزگار دەبێ گاواک و ئەو بارێک و لەسەر پشتێوی سوارکردنە بزانە چ تێدایە و بەخۆ قەرار بدە ئەو بار ڕادەکە ڕاناکە گاواک و ڕادەکە چ قاسی ڕادەکە کی ژانباری ڕادەکە و دەبێکو نابێکو دەوێت دەمێدا مرۆڤ دەکارێژە کردبوونێ ڕزگار ببە ئێنەها سامپاتیزانên حرەکەتان ji بۆی ku هەم بەخۆ نەزانن هەمژی هەستینە و حرەکەت ژی ناخوازن وانەزانە بکەن چما حرەکەت ناخوازن وانەزانە گەلک حرەکەت دخوازن وانەزانە بکەن گەلک حرەکەت ژی ناخوازن و گەلک حرەکەت ژی دیسانجی دخوازن کەرێکی مۆدرن ئاوا بکەن کرێ مۆدرن چییە نە مەسەلەن نەها ئەکادیمیسیانێک هەیە ئەکادیمیسیانێک گاواک و گرێدای سازیەکی بێ و ئەو سازیەکی گرتیە مەسەلە گرتیە تەنێ دەخوازی ئاگاهیەن و ئەو دەخوازە ئەو ئەکادیمیسیان بڵاو بکە ئاگاهیەن ئەو ناخوازی بڵاو نەکە تشتێک و ئەکادیمیسیان سازی دەخوازێ ئەکادیمیسیان گەرەک ببێژە تشتێندنی نەبێژە بفکرێ وەک سازیە نەفکرێ وەک سازیە دەوێت دەرێداژی تولێت نەڕی دیسانجی ئەف سازی کەرێکی مۆدرن ئاوا دەکا فەرقێکی خۆتەنێ ئەوە شکل و شابەیەکی وی هەیە دەکاری گوتنێن خۆش ببێژە دەکارێن کەلیمان و پەیڤێن جۆرا و جۆر بەکار بینە و قەرەباتێکی مەسەلەن گرێ بدەنە نەوسە دەناوە حرەکەتان داژی عینی تشتە یعنی دەناوە حرەکەتان داژی حرەکەت دەخوازن ئینسانێن وان بەقاسی و ئەو دەخوازن ڕاوشەمبیر ببن هەگەر و حرەکەت ئینسانێن خۆ وەک ئینسانێکی ئازاد عەلەماندن و ئەو لە هەر تشتی بفکرن و حتا تشتێک و حرەکەتجی دەبێژی ئەو لێ بفکرن میناکو نیچە دەگوت ئەزێ خودێ بکوژم خودێ ئەزێ بکوژم مەبەستێوی چ بوو گاواک و گوت خودێ ئەزێ بکوژم شبووی بە ناوێ خودێ وە قاسی بار لەسەر پشتە ئینسانان هات بوو بارکردن
کلیسا وسا دەبێژە خودێ وسا گوت هەگەر کو تو وسانەکەی تو کافر دەبی هەگەر تو وسانەکەی وەک نەهان دەناوە ئیسلامەتی و دەناوە ئۆلێندنێ داژی هەیە لۆمان نیچە گاوا کۆڕابوو بەوەیەکی دەست پێ کرد گۆ ئەزێ خودێ بکوژم گەرەک خودێ بێکوشتن مەبەستەوی ئەو بوو گەلک هەنەکان دەگۆن نیچە دین بووە هەنەکان دەگوت نیچە بێعەقڵە هەنەکان دەگۆن نیچە نزانە چ بێژە نەها دەناوە مەداژی گاواکو نیشتیمان پەروەر وڵات پارێز سامپاتیزانن حیزبی ئالی گرێن طریقەتێکی حتا ئالی گرێن کۆمپانیایەکی حتا ئالی گرێن دەولەتێکی گاواکو وسا دەبن دەولەت ئاجی ئەف سازی ئاجی ئەف حرەکەت و ئەف طریقەت ناخوازن مرۆڤانە ڕەوشەبیر بکەن داکو وەک نیچە خودای خۆ نەکوژن داکو بەردەوام گرێدایی خودای خوا بن ji bo ku tu însanekî azad niha azadî çi ye azadî li gormin ev ku mirov li derveya qutika reş black box bifikre yanî wek min got civak kultur hereket îdeolojî sazî dewlet û me berdewam dixwazin bixin nav sindoqekî û derdorê me girtiya ew sindoq reş e derdorê me girtiye tariya em derve nabînin û beqasî ku ew dixwazin em derve dibînin جارنا كونێکی ژمەراوە دەکەن پەنجەرەیەکی بچووک ژمەراوە دەکەن لەوێ پەنجەرێ دەبێژن هەنێکی لە دەرەوە بڕە پشرا دیسا قەپات دکەن مرۆڤێ ئازاد تەنێ ئاوەگا باکو ئەو سندوقا ڕەش شکەناند و لە دەرێ وەیەکی فکری مەسەلەن یەکژە تشتێن ku نیچە دەبێژە حتا کان دەبێژە هەر تشتێک گەرەک لەسەروی گومان بێنکردن پرسیار حەلالن ڕەخنەکردن حەلالە گەرەک خودێژی بێ ڕەخنەکردن مەبەستێوی ئەوەکو حەقارەتی لە ئۆلەکی بکە نەخێر حەقارەتی لە حیزبێکی بکە لە پارتێکی بکە نەخێر مەبەستێوی ئەوە مرۆڤێ ئازاد مرۆڤێ عاقڵ تەنێ ئەوەکو هەر تشتی ڕەخنە دیکە بە گومان لە هەر تشتی دەنەڕێ لە پارتیا خۆ لە طریقەتا خۆ لە ئۆلێ خۆ لە نزانم چێخۆ لێ سامپاتیزان و ئالیگرێن ڤان حرەکەتانە بێن دەولەتانژی دناودا مەسەلەن مینە لێبنەرە ئالیگرێن دەولەتی تورکیایە هاوڵاتیەکی ئالیگرێ دەولەتی تورکیایە کۆ ئازاد نینە ئەوی لێ دەولەتەیە عینی بەوی ڕەنگی دەفکرێ و لۆماژی ئەو حرەکەت مرۆڤێکی چێ دەکەن مینە ئیماندارن یعنی دەولەت پەروەردەیەوی نینە بەلێ پەروەردەیەوی هەیە مەکتەبەوی پڕ زانینگەهێوی هەن ئەکادیمی هەن تا دشینێ تو دکاری ماستەر بخوێنی تو دکاری دکتۆرات بینێ نەوسە تو دکاری بەبی مهندس تو دکاری بەبی مهندسی فیزیا تو دکاری بەبی مهندسی کیمیا تو دکاری بەبی زانستوانێک لێ دیسانژی دوارێ عقلدا دوارێ ئازادیدا حتا جیەکی تا ئازاد دکا و حتا جیەکژی تا دیکاتە مرید بخوازە تا بکە ئیماندارێکی مینە ئیماندارین ئۆلان ئانجی طریقەتە ئیماندار کارێوینە ئەوە بفکرێ کارێوینە ئەوە گومان بکە تەنێک ئیماندار کارێوی ئەوە وەزیفەیە خۆ پێک بینێ و ئەو وەزیفەیە خۆ گاواکو پێکتینێ ji بۆی خۆ پێکتینێ ji بۆی ئەو بخۆ بەشەکە ji بێ سیستەمی حتا سیستەمە بخۆ دارێ سێڤێ گاواکو سێڤان دەدا ji بۆی من و تە سێڤان نادا ئەو ji خۆ سێڤان دەدا ئەم سێڤ دکەون عردێ نەها دارێکی منی سێڤێ لەناو باخچە هەر ساڵ سێڤان دەدا بێژە ئەو سێڤ دکەون بن سەر عردێ چوک دخۆن کەر دخوا مرۆڤ دخوا کەس ناخوا احتیاجمە پێ هەیە احتیاجم پێ نینە قەت ناپرسن نەوسا و حەقیویژی نینە بپرسێ گاواکو پرسیار کرد ئەو ji ئیماندارتیە دوور دکەوێ دەناوە هەمی طبیعەتاندا دەناوە هەمی خۆزایاندا هەیە ئەو ئیمان لێ ئەو ئیمان دەناوە مرۆڤاندا پرزیرەکان چێ دیکە چاوا پرزیرەکان چێ دیکە دەوارێ فکران درێدا پرزیرەکان چێ دیکە دەوارێ vەیەکی پرزیرەکان چێ دیکە کو هەر تشتێکی مقدس دیکە و تشتێن مقدس گەرەک لەسەر وێ نێن ئاخافتن و بە تایبەتیژی ئینسانن دووری وێ مقدسێ ku nedana muqeddesatê dana gerek li ser vêyekê neaxivin gava ku ew însan li ser axife û dinya xira dibe dikê pirzgêkekî pir mezin navan li te dika çawa li nava dînan de nav li te dikin kafir ew jî li te dika mesela navê ku hereketên siyasî leme dikin naçine caşine wisa tu caşî başa min got hemî hereketên çekdarî li dunyayê bibîne هەمی حرەکەتێن چەکداری حتا حرەکەتێن کوردیژی دەداویەدا جاش پشتی شۆڕشێ جاش دەبن کادروی هەری باش نەوسا جاش دەبن کادروی هەری باش نەبێژە حرەکەتا مەجودایە وسا نابە ئەو حرەکە جودا بۆ یا مەجودای نەخێ چما نابیێ ji بۆی ku وەک من گوت شۆڕش احتیاجێوی بە
شو بحث شورش راديكال دكم ها دبكو شورش بمعناه كي جمعناه دبكو شورش بعقل منديجي شباب دبكو بروسي كي سيفيل به دبكو بروسي كي هواش بدنا فيدا روشنگریجی آوا بابا مینا رنیسانس حرکتك بشورش بكو لي دور دا راديكاليزم وهستو صوزو بمرو بجيو بكارنا لانها حركتين كو هنا دناوا مدى تشيا لي بنره بجي بارزاني بجي طالباني بجي سرق ابو بمره فلان بمره قدقه بمره بككا بمره بافل اف جاش 16 اكتوبر اف جاش سيويكي ابا نا والله اف بككا حمي علوي نجاش قاسم سليماني ايرانينا نوسا يعني جغيني وي تشتكي كو ببيجن نينا دا حركتك وساده حركت نكاره جبوی پشتی شورشی انسان خو کادرین خو آماده بکه دکاره چه آوا بکه دکاره ایماندارن آوا بکه و او ایماندار گاواکو حرکت دکوه تنگاسیکی دکوه تنگاویکی یک انسان اندنه کافر دکن ایک وک حرکتی نافکرن کافر دکن یعنی جاج دکن و دو دکارن سخت کاریه بکن من میناک آنی کو جامعه کو پریا حرکت ایلول قاصح همی بخورا بر ای بگومان او جامعه بخونا بر حركات بخوجي راه بخوجي او باربر يعني قافاكو مالا بارزاني دچن امريكاي 3 مليون دولار بخورا دابا 3 مليون دولار صاله 1907 وشاري 15 شورش بدات 15 شورش العراق دا زنجينه كن نبيه ويدا 3 مليون دولار يواني امريكا بنوسا تشتكي وسع يعني باريكي زيادة مثلا او جي وقاز بخورا دابا انسان دنيجي كومروف بريا خو ذكرن جهج ذكرن ملعون ذكرن كافر او جي باري بخورا دابا لفردا حركات شدي كان حركات جبيكو ان تاني انسان ايمان دارو انساني هستو سوزي دنا بخودا دحوينا ودخوازن دنا وان دها حتى انسان عاقل ودردخن مجبور دكن بتجيكي انجي مجبور دكن انجي دشين مرني انجي مجبور دكن هرا بوي رنگي حركات تنجبوي دو سي قسمان انسان عندمينه كادرين چكردك كو بكرمانجي جرادي بجن حوالي مي باكور جرادي بجن قادرو يعني قادر دمينين ونادر دمينين قادر كينا قادر اوين كو جرادي بجن كادرين چكردك يعني يكو نزيكي اليتا سياسينا ونادرو كينا نادروجي اوين كو وك منقول كسن ايماندارن لدرفنا وبر هستيارن گاواکو اف قاشو شورش انجام ورناگره انجی انجامن کو تهوی کرن ورناگره انجی دروشمن کو بسالانا وک سلوغان و دروشم هاتنا بکار آنین اب دروشمانه یک جنابن دوردا مرید انجی ایماندار روبروی تراومایکی دبه تراومایی ده ایدی گلک جارنا خود کجا انجی به باور دبه نهال كردستان عراقي دا مثلا عين الوسع نغبين سياسي يكو ببارتيرا يكبويا خو يكريا خو جود كريا نكاح سياسي ببارتيا خورا تشكريا دناوا ودايا وكلكي وانجي جاشن بريجي هنا او جي نكاحكي سياسي بهورا تشكرنا وللدرفي وانجي انا كز ببارا كرنا كويلين خو ادني شورج جيرن بري انجي سامباتيزانن بري ان ایماندار همی به هیوی بونه تن اوروپای چه دبیجه کردایتی جخویا شورش جخویا بتركي جرى دبيجن بوجفير حرتشتك دروا وباوريا بتشتكي نامينه باوريا بتشتكي اف امي دناوا شورشدا تن نرخاندن دناوا شورشدا تن نرخاندن جبويكو شورش حركتك وقاسي راديكالا وقاسي بهستو سوزا ولجيك رادبه اگرجه دباره لی دمکته آوکی صار لسرفي اگری دیکن تنه توز دومانه ویدمینه و حال مریدان و ایمان دارانجی وصادمینه دور دا ایدی سخت کاریه کی پر مزن شده قالوا ارمانجا فان گوتنانا ارمانجا فان شروفيانا او مروف بين تحريك كرين كو قد تفلي سياسة نبنا برواجيوي مروف قرق تفلي سياسة ببن تفلي بارتيان ببن لي للدرفي قتيكا رشيا بارتيان للدرفي إيماندارية بآوائيكي آزاد بآوائيكي عقل مندانا
پارتی وەیەکە قبول دەکەن ئەنجی قبول ناکەن دەخوازن ئەن ناخوازن ئەو تشتێکی دنێ بێگومان پارتی دەخوازن حتا داویە تا بکشینن ئالیێ دنێ کوکو منژ ئالیە ئیمان ئالیە قوتیکا ڕەش تا بخەنە ناو قەفەزا ڕەش حتا داوی پارتی وسە دەخوازن طبیعەتا پارتی و حرەکەت و طریقەت و جڤاک و دەولەت ئەوە یانی ژوێ پێدەتر نینە یانی طبیعەت ئەوە لێ تاکەکی ئازاد مرۆڤێکی ئازاد کارێوی ئەوە بەشداریوان چالاکیان بکە بەشداری وێ حرەکەتێ بکە و بە هێزەوە بەشداری تێدا بکە ئەس نابێژم بەشداری نەکە نیەتا من ناوە کوکو ئینسان بەشداری نەکەن لێ گاوەکو بەشداری دکە بە زانابوون بەشداری بکە گاوەکو بە زانابوونجی بەشداری کرد ئەو زانابووناوی بۆی وێ نەبێ کو زانابووناخۆ بفرۆشە حرەکەتێ نەخیر ئەو زانابووناخۆ بەکاربینە ji بۆی کۆ حرەکەت و ئینسانên دەردۆریوی بە ئاوایەکی ڕیالیستانە بە ئاوایەکی عاقلانە بە ئاوایەکی ئازادانە بفکرن و کار بکەن و تو دەمێدا تو دکاری حرەکەتا کو تو دەناودای بجە چه حرەکەت دەبە سیاسی دەبێ ئۆلی دەبە جڤاکی دەبێ هەمووی حرەکەتێ بپارێزی و پێش بخەی هەم دکاری دەمێدا ئینسانێن ناوان حرەکەتانە بەرەو پێش ببەی خۆ بەرەو پێش ببەی و هەم دکارێ ژ تراومایان و ژ سەختەکاریان ڕزگار ببە و ڕێکێ لە سەختەکاریان بگرێ هەگەر کو وسا نەبە ئەس پرسیار دکەم لە هەر جەیەکیدا گاوەکو شۆڕش سەرکرد تو وە قاس کادرویانە شکوتینی ji بۆی دائیرە نفوس کادرۆشترا پێویستە ji بۆی پۆلیس کادرۆشترا پێویستە ji بۆی بانک کادرۆشترا پێویستە ji بۆی شارەوانی کادرۆشترا پێویستە ji بۆی ژینگە کادرۆشترا پێویستە ji بۆی پەروەردە کادرۆشترا پێویستە ji بۆی ئابووری کادرۆشترا پێویستە تو بە ساڵانە تەنێ ئینسانی مریت ئاوا دەکەی ئینسانی ئیماندار ئاوا دەکەی بژی فلان و بمرە فلان ئێدی گوتنێک و ji devêwî derdikeve xaîn فلان لە جەیەکیدا گاڤاکۆ ئەو گوتارانە هەبن ئینسانێن سازیان ئینسانێ مؤسسەسی قەت پێش ناکەن گاڤاکۆ پێش ناکەوێ ئیدی تو مەجبور دەبێت پشتی شۆڕشێ تو مەأمورێن بەرێ بیرۆکراسیە بەرێ جاشێ بەرێ ڤەگەڕینی ناڤە شۆڕشێ ئەگەر کو جاشان ژینیانی مەبەستێ من جاش نە ئەوەکو ئەو سەرۆک عەشیرەتن کو بەرێ جاش من تەنێوانە تو بینی وانەژی تو تینی لێ دیسانژی بیرۆکراسیە سیستەما بەرێ دیسانتینی نافخۆدا لە ئیرانێدا 1970 شۆڕشێ دەبن پشتا خومینی دەستی خۆ داوێژە سەروێ شۆڕشێ پڕ رادیکالە خومینی شۆڕژگەڕانژی گەلک رادیکالترە شۆڕژگەرێن چەپ و مارکسیست و ئیران شەهری وانەژی گەلک رادیکالترە نەوسە و حتا داویە سەر هەستویانژی دژی بیرۆکراسیە ئیرانێ شایە لێ دیسانجی تو لێ دلەرێ هەر تشتێ خۆن هەر تشتێن هەستیار هەمی سازیان هەستیار بە تایبەتیش ئیستیخبارات هەموو ئیستیخباراتێن ساواک ینی ساواک ئیستیخباراتە بەرێ دیسە دەکەن ئیستیخبارات تەنێ ناوێوی دەگۆڕن ناولێ دەکەن ئیطلاعات ناژی مایە ئەو ئیطلاعات هەمی ساواکێن بەرێن هەمی ساواکێن بەرێن لە سەرڤێ بە سەدان کتاب هاتنە نویساندن لینین ئینسانێکی پڕپڕ مەزن بوو شۆڕژگەرێکی پڕپڕ مەزن بوو تیۆریەکی پڕپڕ مەزن هەبوو و بەخۆ ئینسانێکی استراتیژیک بوو استراتیژیک کەسی استراتیژی هەری مەزن دەدەما خۆدا دەبێت دەمێدا لە دنیایدا لینین بووە لێ لێرینجی گاڤاکو شۆڕشێ دکە تو لێ دەنەڕی دیسانجی بیرۆکراسیا بەرێخوا حتا یا قەیسەر ڤەدیگەڕینی ناڤە رووسیای و یەکێتیا سۆڤیەت و دەما ستالین ئەو بیرۆکراسی ئیدی تەمامان ئیدی دەبە بەڵا دەبە پرزگرێک ستالین چ دکە قەتل عامێ چ دیکە ستالین چ دیکە vê carê بیرۆکراسیەکی پڕپڕ حەشێک پڕپڕ توش حتا دوورژە نرخ و بەهایەن سۆسیالیزمێ تینە ناڤە یەکێتیا سۆڤیەت و ئیدی جینۆسایدێکی پڕپڕ مەزن دکە و گاڤاکو ستالینژی دمرە حتا دەخوازن هەستویە نوێژ قبرێ دەربێن و بدەن محکەمەکرد نەوسە سەدەمێنوی هەمی ئەوەندە ناوە شۆڕشاندا ئەو پزگرێکەیە و ئەو پزگری حتا نەهاژی ناهاتیە چارەسەرکرد لێجا ئەمە بەحسە لینین کرد بە بەحسە ئیرانی کرد یعنی ئیرانی دەوێت دەمێدا ئینسانی نەزان نەبوون ئینسانی پڕپڕ زانا بوون مەسەڵەن باوێ من بەحەز دەکرد 1970 نزانم بۆی دەمێ باوێ من لە ئیرانی بووە یان ناژ لێ بەرەوی لە ئیرانی بووە دگۆ گاڤاکو شۆڕش چێ بوو مەسەڵەن شکردن سەر بانقیانژی
گاواکو پەرە دەردەخستن پەرە نەدەدزین تەنێ لەسەر پارە فۆتۆڕافی شاه و شای ئیرانی تەنێ چاوێوی دەردەخستن تەنێ چاوێوی دەردەخستن یعنی وەقاسی ئەو بووە لێ داویە چ پێهات و ئەنجامێوی چێ دەرکەت نها چێ دەرکەتە نەها لە هەمی جیان وسایە لۆماژی ئەو ئالیەن سامپاتیزان ئەو ئالیەن خۆ وەک وڵات پارێز و ئالیگرێن شۆڕشان دەبینن ئەس نابێژم ئالیگر نەبن ئەس دەبێژم ئالیگر بن ئەس نابێژم کار نەکەن ئەس دەبێژم ژ بەرێ زیاتر کار بکەن ئەس نابێژم تەولی چالاکیان نەبن ئەس دەبێژم ژ بەرێ زیاتر دەوێ بکەون ناو چالاکیان لێ دەبێ ئەو تشتانە هەمی لەسەر ئەڤانیەکانە بێ ڕاوەستاندن و ئەو هەڵوێستا مرید بوون هەڵوێستا ئیماندارێتی بێن ڕەخنەکردن و ئینسانێک ئاوا ببە ئەکو ئەو ئینسان ئازاد بکارە بە بفکرێ بکارە بە لە دەروی قوتی کاڕەش بفکرێ لە دەروی قوتی کاڕەش چییە یعنی مینە حەزرەتی نوح بفکرێ حەزرەتی نوح باوەڕیاوی کەسێکی ئیماندارە باوەڕیاوی بە خودێژی هەیە لێ و دەبێژە هەر تشتێک لەوێ دنیایدا بقەومە خودەیە خودێ دکە ڕۆیەکی ئیدی تۆفانێک ڕادەبێ لە محەلەیەوی زارۆکەوی دیکەوە بەر تۆفانی و دەمرێ ئەوژی گرەی گازنجی خۆ دەکات دەبێژە ئەی خودێمە ئەو تۆفان تە چما دەوێت دەمێدا ڕاکرد زارۆکی من هەبوو زارۆکی منژیش دەست من چوو وێ دەمێ حەزرەتی نوح کافر دەبێ دەوێ کەسێکی وڵات پارێز ژوێ جۆرێ کافربوونێ نەترسێ وێ کافربوونێ قبول بکە قبولکردنا وێ کافربوونێ نایە وێ واتایەک و تو دژایەتە تشتێ هەیی دیکەی نەخێر تشتێ هەیە تو دپارێزی و تشتێ هەیی ژە سەختەکاریی کو دەمێ پێش پشتی شۆڕشێت تێ سەرێتە دەپارێزی و دوور دخەی و تو ئەو تشتێک و تو ژێرا دەبێژی جاش تووی ئەو دیکەی تۆ لە هەمبەری وێ ڕادەوەستێ مەسەلە تەنێ ئەڤە ژەخوا ئەv جاشاتیا هاتیە بەکارهاتین حتا گەلە کەس نزان شکو هاتیە جاش لە گۆڕی کو من مامۆستا عەلی کەریمی بیستە فکرێ من بە عەلی کەریمی راپۆرت جودانە ئەم قەت لە هەردوو ناکەن لێ دیلۆگزانێکی بەڕاستیژی بەهێزە و گەلێک پەرتووک و بەرهەمێنوی لەسەر حرەکەتە کوردستان عراقی و حرەکەتە کوردستانە ئیرانێ مەهاباد ژێکە خۆی بوون حتا دیگەژە حرەکەتە بارزانانی و حرەکەتە جەلال تاڵەبانی و ئیبراهیم ئەحمەد بەرهەمێوی پڕ بە سوودن و مرۆڤ گەلێک تشتان دەکارێ ژێ ببین یەک جوانە کو من ژوی بیست مەسەرەن من گوت مامۆستا ئەو پەیڤە جاش شکو هاتیە دگۆ جاش هەژار موکریانی و ئەدیبەک و نویسکارێکی مەلا مستەفا بارزانانی بوو پڕژە مەلا مستەفا نزیک بوو و ئیماندارێکی مەلا مستەفا بارزانانی و میناوە هونچەوە ئیمانداری حیزبن هەگەرکو حیزب تشتێک گوت هون باوەڕ دکەن هەگەرکو قادرۆ تشتێک گوت هون باوەڕ دکەن لێ کەسێکی دنێت تشتێکی ببێژێ و ڕاست بەژی هون باوەڕ ناکەن حتاکو پشتی ساڵێکی قادرۆ ژوەڕا دەبێژی هون وێ دەمێ باوەڕ دکەن و هونوێ دەمێ لێبوری نێژی ناخوازن نابێژن کەسێن بەریانەها ئەو تشتگوتن یا و ماما چما ژوانراگە هون جاشن هون قەدەپلینە هون میتن هون قڕوجینە هون فلان هون خاین فلانە بێن هون وێژی نابێژن هەژارجی کەسێکی وسا بووە دەردۆری مەلا مستەفا بووە نویسکارێکی پەرفۆرمەزنە شاعیرێکی پەرفۆرمەزنە هەژارجی لێ وەک من گوت مریدە ئیماندارە ڕوویەکی جەلال تاڵەبانی و مەلا مستەفا و گروپ پێشمەرگە لە گوندێکی دشن گوندێکی دنێ ئیدی جەلال تاڵەبانی دکەوە پێشیە مەلا مستەفای احتیمالە نیەتاوی ئەو بە کوی بپارێزی ینی ئەمشی گاباک و چەکدار بن چەک دەستێ مندا بوو بەرپرسیارێکی منی مەزن هاتبە من دەخواست لە پێشیە بچم ji bo ku لە پێشیە بەلکی کەمین و پوسو هەبە بەلکی ماینەک هەبە بەلکی تشتێک هەبە ینی گەرەک و بزانانی بیچ احتیمالێکی وسایە جەلال تاڵەبانی بەvێ من مناسبەتێ کەت بە پێشیە مەلا مستەفا وێ دەمێ هەژار موکریانی ناولێ دیکەی جاش چما جاش ji bo ku tenê kerkê biçûk caşkê keran dikeve pêşiye diyaxo denava heywanan de dinê piranî zarok biçûçik dikevin pişt diyaxo li pişt diyaxo dimeşin newisa meselan ga çêlek wisa newisa lê li kerê denava kerê de caşî gelek caran dikev pêşiye diyaxo û navlê dikin caş yani tenê ku xwastiye snûran bişkîne navlêkirina caş û hûn niha wê dubare dikin çiqasî ev yek dicêdayo dicêdanîne yek du wek min got denava sextekariya şorişên wisa da ku sampatîzan bi avayekî
ئیمانداری تێن دەرباسکردن و لە پشتبیژی دا ڕاوما و سەختەکاری چێ دەبن دەوردا وەک من گوت دیسان وێ پەیڤێگا بە کووت و بەکارتینێ حسابێوی بکە سبەیە جاش احتیمال هەیە ببن سەرۆکێتە ببن بەرپرسیارێتە حتا ئەگەر کارێکی ترە دائیرەیەکی نەمەشیە گەرەک تو بچی جەمجاش ئاریکاریە ژوێ جاشە بخوازی ئەز vەیەکێ خەلەت فام نەکەم نەتەنێ ژبێ حرەکەتی باشوور دەبێژم لە حرەکەتی باشووردا هەیە لێ دەناوە هەمی شۆڕشاندا تشتێن وسە کێم ئانجی زێدە لە گۆڕی هەستیاریە جڤاکێ ئەڤ یەک ئاوابوونە و کەم حتا زێدە دەناوە هەمی حرەکەتان داژی هەیە دەناوە هەمی شۆڕشاندا ئەف سەختەکاری هەنە و گەلە کەس کو لە سەرڤە مریدان چێ دەکەن سەختەکاران چێ دەکەن ئیمانداران چێ دەکەن لە بنڤە بەخوا سەختەکاریە دەکەن پەرە دەدزن تو لێت نەڕی هەب جارێکی لە بەلجیکا ئێستا چار قەسر ئاوا کردن کاکۆ بەرێت تەمرید چێ دەکردن تو نەها چما تەچوا کاری وە قەسرانە ئاوا بکەن هەب لە لەندەن تو لێت نەڕی 5 قەسر و 5 قەمەرە دەبن دەستێویدای بەرێتە کامپانیا کۆم دەکرد تەژمیلەت ڕادگۆ وەرن هون ببن مرێت هون ئیمان بینن وەرن پەرە بدەن شۆڕشێ ئێنەها تەچما ئەو کرد چاوە ئەف دەرکەت ئەف نەهاژی هەیە و پشتی شۆڕشێ هونێ دەمێ پێشدا زێدەتر vەیەکێ ببینن یعنی ئەف طبیعەتێکی هەممی حرەکەتێن ڕادیکال و چەکداریە ji بۆی و پڕ ڕادیکالە پڕ چەکدارە و خوین تێدا هەیە شەهید تێدا هەیە لەسەر بنگەها خوینێ و شەهیدان خوا مەزن دکا لەسەر بنگەها خوینێ و شەهیدان خوا مقدس دکا گاواکو و دژمن دکوژە ji خۆ ژێرا دەبێژن جامێر قاهرەمان ئازا گاواکو ئەو تێکوشتن خوینێوی درژێ ji kesên dinê radibêje şehîdê min hene şehîdê min hene naxwe heqaretê li şehîdan neke heqaretê li partiya şehîdan neke û wek min got jî li Kurdistana Iraqê da roja yekemîn piştî sala 1991 roja yekemîn wana em gendal nekirin roja yekemîn çûn aîliya şehîdan gendal kirin şehîd niha jî ev nav hene mesela şehîdê senger heye şehîdên dinê hene yani şehîdê baş û şehîdê xirab şehîdê baş şehîdê sengerin ew perekî pir mezin dikin êdî nizanim $1000 tiştekî wisaya mehêda şehîdên xirab jî hene $300 $400 tiştekî wisaya yani birastî hem trajîdî hem komîdiya hem trajîdî hem komîdiya li ser vêyekê mirov bikare be heqîqeta şoreşên radîkal fan bike ku bi taybetî jî şoreşên ku li rojhilata navîn çê dibe ji vê ku partiyên rojhilata navîn partiyên çekdarin û partiyên çekdar û partiyên radîkal partiyên bi pirzgirêkin bi taybetî jî gava ku şehîdan didin niha tiştekî dinê li başûr heye gava ku semînarek çê dibe mesela semînar li ser mijarekî teoriya li ser mijarekî mecrifiya lê dîsan jî yekek radibe yaw çiqas şehîdê te hene şehîdê min waqasin yê te çiqasin şehîdê te kêm min yani min zêde xwên rijandiye te kêm xwên rijandiye ev dike pîvan ev dike pîvan dewkirda çi çê dibe civakekî wisa çê dibe ku em îro dibînin ku em îro dibînin li ser vêyekê min xwast îroka vê mijarê bidem pêşberiyawa êdî hêvî darim hûn jî bikaribin dîtin û boçûnê xwe li ser bînin ser ziman ehtimal li ser vê mijarê de mirov nekare be bi du deqeyan li ser bifikre û pirsyar bike lê her pirsyareke hûn dikin li beşa komment li YouTube li jêdinê ez bersîf nadim li YouTube heger ku her pirsyareke we hebe bi kurdekî zelal û xweş hat binivîsandin ez ê cewab bidim û li kerema xwe ji bîr nekin ew mijar ew kanal bedilêwê ye an jî nebedilêwê ye lê di vê kanalê de hinek tişt tên gotin tu bixwazî nexwazî dîqeta mirovan dikişînî newsa serê mirovan diherekînî newsa ji bo ku ez hewl didim li dervê qutîka rej biaxivim gava ku li dervê qutîka rej diaxivim hesasiyetê popülîzma civakî popülîzma partiyan berçavan derbas nakim qet derbas nakim قد امورا من جنينه يعني از جبوي كي من كنال يوتيوب شانل كريا قابا جبويكو 100,000 كاس من بنرنو 100,000 كاس لايك بك او 100,000 كاس بابا ابونا وسبسكرايب نعم جبونا وي كي تاني هنك مجار ام دنا خدا قلتو بيش بكن ونيشاني برسيارن لسردابنين وام قمانان لي بكن قمان لحرتشتي بك قمان لسلوك بك قمان لخدي بك قمان للدين بك قمان لبيغمبر بك قمان لقرآن وإنجيل وتوراة بك قمان لحمي إيديولوجيان بك وبرسياران بك بيرنجي مروف دكاري آزاد ببا حتى مروف دكاري خزمتا أو رياكو تيدايا بكي
ئەگەر کو دەناوە ئیسلامەتیەدا دوو کەسێ گومانکار و پرسیارکەر دەناواندا هەبیان ئیرۆ ئیسلامەتی نەدیکەتە دەستێ چەند قەلاجین ئیسلامی سیاسی ئیخوانی و سەلەفی و کو بووە پرزگێکێکی هەری مەزن ڕێخستنێن هەری مەترسیدار و سەربڕ و سەرژێکەر و تەجاوزکار ئیرۆ ڕێخستنێن ئیسلامینە و ئێک و هەری زێدە ئێک و دەکوژنوانە ئێک و تەخریب دەکەن جۆرافیای ئیسلامانە ئێک و دەکوژنژی مسلمانە بەریا هەر کەسی لێ بنەر و ئێک و دەکوژنژی میلەتێن کو بە هەزار ساڵان بەبێ پرزگرێک بە مسلمانان ڕا دژین مینە ئێزیدیان نەوسا ئەڤژ چتێ ژڤێ یەکێتێ کو ئیسلام بووە ئیمان خۆ ئیمانە و ئینسانێ دەناویدا دژی بوونە ئیماندار ئیماندارژە نەکارێ بفکرێ نەکارێ پرسیاران بکە نەکارێ گومان بکە گەرێک لە چاوێ فەقێ و مەلا و مەلایان بنەڕی چۆن لەناو حرەکەتی سیاسی گەرێک تو لە چاوی قادرۆ بنڕی لە دەوی قادرۆ بنڕی بزانێ چ قزدۆر قورت ژ دەوی دەردیکەوێ بێژە تو باوەڕ دەکەی هەگەر نا تو بەخۆ نافکری تو بەخۆ پرسیار ناکەی هەر شتێتە هەستیە لە گۆری هەست و سلۆغان و خەونێن تەیبەرێ هاتی ئاواکردن بارێک لە پشتێتە بارکردنە تو نزانی چ تێدایە و تو ناپرسی ئەو بارژە بۆی چییە فەیدیاوی هەیە زەرەرێوی هەیە هەر کەسێکی بپرسە چ فەیدیاوی هەیە چ زەرەرێوی هەیە بفکرێ ئەو ژی ئیمان دەکەوە ئەو دبە کافر لۆ ماژی ئەس هێوی دەکەم هۆن هەمی هێدی ببن کافر و کافرەک و ئەس دەبێژمژی من بەریا چەند دەقیان ڤەکر مەبەستێ من نەئەوەکو تو کار نەکەی مەبەستێ من نەئەوەکو تو خزمەتی دینی خۆ ئۆلێ خۆ پارتی خۆ سیاسی و جڤاکە خۆ نەکەی مەبەستێ من ئەوە کوتو پارتیا خۆ جڤاکە خۆ دینی خۆ پێش ببخی ژە بەڵیان و ڕەزالەتێ و ژە سەختەکاریە شۆڕشێ و ژە جاشێتیە بەکار ناینم لێژوێک هون بەکارتین ئەزێ بەکاربن ژە جاشێتیە ڕزگار بکەی سلااو ڕێز لە کەرەما خۆ هەوڵ بدەن وێ کەناڵێژی ئابۆنە بکەن ڤیددیۆن مەپارڤە بکەن ژ دۆست و هەواڵان ڕابشینن لایک بکەن و هەگەر پرسیارێەوە هەبن پرسیارێکی بکەن و هەر تشتێکژی وەخوازژی بە کەلیمەیەکژی هون دەکارن بنویسن سلااو ڕێز